یەپەگە بۆتە هێزی زەمینی ئەمریکا و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاش هێزی ئاسمانی یەپەگەن. ئەمە بۆ چوونی هێنری بارکی ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە. بەڵام دوای ڕێکەوتنەکەی ئەمریکا و تورکیا گومانی زۆر لەسەر پەیوەندەکانی داهاتووی یەپەگە و ئەمریکا دروست بووە. لەم ڕۆژانەدا هەندێک ڕۆژنامەنووس و چاودێری کورد و بیانی دەڵێن ئەمریکا بەم ڕێکەوتنەی لەگەڵ تورکیا جارێکی دیکە کوردی فرۆشت. لە بەرامبەردا هەندێک چاودێری دیکەش پێیان وایە ئەمریکا ناتوانێت ڕۆڵی کاریگەری یەپەگە لە شەڕی داعشدا پشتگوێ بخات. ڕۆژنامەی هافینگتۆن پۆستی ئەمریکا لە باری ڕێکەوتنەکەی ئەمریکا و تورکیاوە بڵاوی کردوێتەوە ئەم ڕێکەوتنە بەردەوامی سیاسەتە هەڵەکانی حکوومەتە یەک لە دوایەکانی ئەمریکایە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. ڕۆژنامەکە نووسیویشێتی ئەمریکا بەم ڕێکەوتنە یەپەگەی فرۆشتووە کە لە ماوەی ڕابردوودا وەک کاریگەرترین هێز لە دژی داعش دەرکەوتووە و دەستی حکوومەت و تونڕەوەکانی تورکیای ئاوەڵا کردووە پێش بە سەرکەوتنەکانی کورد بگرن. ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا لە گەشتی ئەم دوایەی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دانی بەوە دانا کە یەپەگە هێزێکی کاریگەرن لە بەرەنگاربوونەوەی داعش و پێشتریش ڕایگەاندبوو یەپەگە و هێزەیە کە ئەمریکا دەیەوێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دوای ئەو ڕێکەوتنە ئەمریکا بەڕاستی کوردی فرۆشتووە؟ لە چەند ڕۆژی ڕابردوودا لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا لەم بارەیەوە دژبەیەک و ناڕوونن. هەندێک لە بەرپرسانی ئەمریکی لەوانە نیکۆلاس تایت لە فەرماندەباڵەکانی ئەمریکا لە هاوپەیمانەتی نێودوڵەتی دژ بە داعش تا ئێستاش ڕەتی دەکەنەوە ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ یەپەگەدا لە پەیوەندی دابێت. بەڵام لە بەرامبەردا هەندێک لە بەرپرسانی دیکەی ئەمریکا لە لێدوانەکانیاندا ڕەتی دەکەنەوە ڕێکەوتنەکەیان لەگەڵ تورکیا لەسەر حسابی کورد و یەپەگە بێت. تەنانەت جۆن کێربی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند فڕۆکەکانی ئەمریکا لە فڕۆکەخانەی ئەنجەرلیکی تورکیاوە پشگیری ئاسمانی لە هێزەکانی یەپەگە دەکات. ئەگەرچی وەزارەتی دەرەوەی تورکیا ڕەتی کردەوە کە لەو ڕێکەوتنەدا ڕێگە درابێت بەوەی ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەخانەکانی ئەو وڵاتەوە پشگیری ئاسمانی لە یەپەگە بکات. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵیش بڵاوی کردەوە پێشتر ئەمریکا و یەپەگە تەنها لە ڕێگەی هەولێرەوە هەمانگی هێرشەکانیان دەکرد. بەڵام لەم دوایانەدا دوو ژووری هەمانگیان لە کانتۆنەکانی جزیرە و کۆبانێ پێگەناوە. ئەمەش دەری دەخات ئەمریکا دەیەوێت بەردەوام بێت لە هاوکاریکردنی یەپەگە. ئەوەی لەم ماوەیەدا لە لێدوانەکانی هەندێک لە بەرپرسانی ئەمریکادا دەردەکەوێت ئەوەیە کە ئەمریکا دەیەوێت جیاوازی بکات لە نێوانی یەپەگە و پەکەکەدا. تەنانەت جۆن کێربی ڕایگەیاند پەکەکە لە سووریا شەڕی داعشی نەکردووە و تەنها لە عێراق بوونیان هەیە. ئەوەی لە سووریا شەڕی داعشی کردووە یەپەگەیە. مارک تۆنەر کە وتەبێژێکی دیکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە بە ئاشکرا باسی جیاوازی یەپەگە و پەکەکەی کردووە و دەڵێت ئەوان دوو هێزی جیاوازن و لە دوو جوگرافیایی جیاوازیشدا چالاکن. هەندێک لە چاودێرانی ڕۆژئاوایی پێیان وایە ئەمریکا لەوە تێگەیشتووە کە جەنگی داعش بە بوونی هێزە کوردیەکانەوە سەرکەوتوتر دەبێت بۆیە ئەمەدە نییە بە ئاسانی پشت لەو هێزانە بکات. بەڵام دوجار هاتنە ناوەوەی تورکیا هاوکێشەکانی جەنگی دژ بە داعشی بە جۆرێک ئاڵۆز کردووە کە دوور نییە کاریگەری لەسەر ئەو پەیوەندیانەی یەپەگە و ئەمریکا دابنێت. بەو پێی بەوتەی هەندێک لە چاودێران یەکێک لە ئامانجە سەرکیەکانی تورکیا ڕێگریکردنە لە بەهێزبوونی یەپەگە.